لە پەرلەمانی کوردستان یاسای پارێزبەندیمان بوو بەڕاستی ئێمە هیوا و ئامادمان بوو ئەو یاسا لە ناو یاسای وزارەتی پەروەردە جێ بکرێتەوە بەڵام بەداخەوە جێ نەکراتەوە هیوادارین جارێکی تر بکەوینە گفتوگۆ لە پەرلەمانی کوردستان ئەو یاسای پارێزبەندی ڕەشنووسەکەی بخاتە بواری خوێندنەوە و ئیشکردن و گفتوگۆ لەسەر خاڵەکانی بکەین. مەسەلەی خانەنشینیش کە ئێمە ئاماژەمان پێکرد خاڵێکی زۆر گرنگە خەڵکی ئێمە کە فەرمانبەران مامۆستایان خانەشین دەبن بەڕاستی کەمترین دەستکەوتیان دەبێت ئەوەی کە جیاوازێکی زۆر هەیە لەگەڵ عراقی فدرالە بەمەرجێکیش ئێمە سیستەمی موچەی کوردستان سیستەمی فدرالیە هەمان سیستەمی عراقە بەڵام بەداخەوە ئێمە پلە بەرزکردنەوە و مەسەلەی خانەشین غەدرێکی گەورامان لێ دەکرێت. وەکو مەکتەبی تەنفیزی ئێمە سێ مانجی 12مان دەنیشان کردووە بۆ ئەنجامدانی سێ مانجی 12 2023 بۆ ئەنجامدانی پرۆسەی هەڵبژاردن. یعنی ئەمە ڕۆژێکە بەڕاستی هەموو مەکتەبی تەنفیزی پابەندە پێوە و هەموو لەقانیش پابەندە پێوە و ئومێد بە هەموو لایەک ئومێد بەخوای گەورە لەم پرۆسەیەدا سەرکەوتوو دەبین ئینشاءڵڵا و لە دوای ئەوە ئیتر قراری کۆنگرێژ دەدەین کۆنگرێژ دەبەستین بۆی ئاڵگۆڕی باش لەسەر ڕێکخراوەکە بکەین لەسەر بەرنامەکەی بکەین لەسەر مەنهەجەکەشی بکەین و هەروەها ئاماژەشمان بەوەی داوە کە ئەمەش بۆتە بڕیار کە سێ مانجی نۆش پرۆسەی ئەندامەتی ڕادەگرین پرۆسەی ئەندامەتی ڕادەگرین ئەمە پەیامەکە بۆ مامۆستایان بۆ ئەو کەسانی ئارەزویان هەیە ببنە ئەندام لە یەکێتی مامۆستانی کوردستان و بەشداری دەنگدان بکەن و ئومێدی ئەوە دەخوازین کە مامۆستانیش بە جۆش خۆشەوە بێن بۆ ئیکاو بەشداری دەنگدان بکەن و بەشداری هەڵبژاری نوێنەرەکانیان بکەن و دوجار لە کۆنگرە بەڕاستی هەماهەنگی بکەن و بتوانین باشترین بڕیار و باشترین ڕاستپاردە دەربکەین.